نوێنەرانی ئەنجومەنی عێراق هەروەها دەستەی داکۆکی کۆنفرانسی ڕۆژنامەوانی دەستەی داکۆکی کارانە لە نەخۆشخانەی هیوا لەگەڵ چەند ئەندام پەرلەمانێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا و سەنتەری تیشک بۆ خستنە ڕووی کێشە و گرفتەکانی ئەو نەخۆشخانانە و هەوڵەکان بۆ چارەسەرکردنی گرفتەکانیان. ئەوەی کە پەیوەندی بە بەغداوە هەبێ، پەیوەندی بە وەزارەتی سەحەوە هەبێ، پەیوەندی بە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە هەبێ، پەیوەندی بە حکوومەتی عێراقەوە هەبێ، بە هەموو توانامانەوە ئیشی لەسەرەکەین و ئیشمان لەسەر کردووە و بەرهەمیشی هەبووە. بەڵام ئەو بەشەی کە بەر حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستانەکرێت ئەبێ جوهدێکی زیاتر بکرێت. کێشەی سەرەکی کێشەی سندوقی شێرپەنجەیە، کێشەی نەبوونی یا جیاکاریە لە نێوان پارێزگاکانە. بە هەوڵ و جوهدی هەموو لایەک توانیمان 150 ملیار لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕێگەی لە قانونی دەعمی ئەمنی غەزایی بۆ سەرجەم نەخۆشخانە شێرپەنجەیەکان بپچڕین. جگەلەوە هەوڵێکمان داوە بۆ تەرجیلکردنی نەخۆشخانەی هیوا وەکو نەخۆشخانەی شێرپەنجەی لە عێراق کە بێگومان تاکو ئێستا نەکراوە و کە ئەکرێت ئیستحقاقێکی یا با بڵێین ئیمتیازێکی باشترێ بێت لە ڕووی سەرفەوە، چ بۆ دەرمان، چ بۆ توانای مرۆیی، چ بۆ ئەجیزە جای بکەینەوە لە نەخۆشخانەکانی کرد. بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا و سەنتەری تیشک دەڵێن ڕۆژانە چەندین نەخۆشی توشبووی شێرپەنجە بەهۆی نەبوونی دەرمان و ئامێری چارەسەر بە تیشک ژیانیان ڕوبەڕووی مەرگ دەبێتەوە. نەبوونی گرفتیە و دەرمانانەی کە دەرمانی گرانبەهان کە زیاد لە 150 بۆ 200 نەخۆش لەسەرم دەرمانان لە سنووری پارێزگای سلێمانی لە مانگی 11 تا ئێستا کە 8 مانگا بەداخەوە هەتا ئێستا یەک دەرزیمان بۆ نەکراوە کە بەڕاستی دەبوو زۆر زوو ئەم بابەتە چارەسەر بکرا. سنتەرە شێرپەنجەیەکان تووشی گرفتی دواکەوتنی بەدەلەیادە دەبن. زیاد لە 6 مانگە ئەم سنتەرە شێرپەنجەیانەی پارێزگای سلێمانی و هەولێر بە تایبەتی هیچ بڕەپارەیەکیان وەرنەگرتووە کە من لێرە ڕای دەگەێنم و بە ڕاشکاوی دەیڵێم و بە ناچاری و پێم ناخۆشە ئەشیڵێم ئەگەر بێتەوەم گرفتە لەم هەفتەیە بەڕاستی چارەسەر نەکرێەوە و بڕەپارەیە پزیشکان و کارمەندان وەری نەگرن بەڕاستی سنتەرە شێرپەنجەکانی سنووری پارێزگای سلێمانی توانای بەردەوامی خزمەتیان نامێنێ. نەبوونی نەختینەی سنووقی شێرپەنجەیە کە بەداخەوە تا ئێستا چارەسەر نەکراوە، گرفتەکە گەشتوتە ئەو حەدەی ئێستا چەک بۆ بانقی باخان لە پارێزگای سلێمانی ناکرێت. یەکێ لە چارەسەرە سەرەکیەکانی شێرپەنجە بەکارهێنانی تیشکە کە لە ناو خەڵکا وا بڵاوەکە لەیزەری پێڵێن. لە ئێستادا سلێمانی دو ئامێری هەیە، دو ئامێرەکە هەرێکیان تەمەنی 12 ساڵ زیاترە. ئامێرەکان پێویستیان بە سیانەیە، پێویستە سیانەیەکی زۆر باشکرێ بۆی تووشی گرفتی تەکنیکی نەبێ. بەڵام بەداخەوە سیانەوە ئەو شەریکەی کە سیانەکە 2 ساڵە هیچ بڕەپارێکی بۆ سەرف نەکراوە. نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی بە یەکێک لە نەخۆشخانە پێشکەوتوەکان لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان دادەنرێت بەبێ جیاوازی خزمەتی توشبوانی شێرپەنجە دەکات. بەڵام لە ئێستادا بەهۆی نەبوونی دەرمان و پێداویستی پزیشکی نەخۆشەکان ژیانیان لە مەترسیدایە. چەند مانگێکیشە خەمخۆرانی نەخۆشخانەی هیوا هەوڵەکانیان شەڕ کردووەتەوە بۆ چارەسەرکردنی گرفتەکانیان. هێمن کەمال، کورسات نیۆز، سلێمانی.